ڕێزان ئێمە لەو پێش باسی دانی یاخود تێکەڵەی باڵندەمان کرد کە بە یاساکانی بازاڕی ئەوروپی مشتەرەک و هەمووی بەبێ جیاوازی ئەبێ ساڵێک بێت. ئەمڕۆ باز لە خواردنی تەواوکەرەکەین، واتە ڤیتامینات و کانزاکان و پرۆتین و هەموو ئەوانیش ئەویش ئەوەیە هەموو بەرهەمەکان کە لە ئەوروپا بەرهەمیە لە هەموو وڵاتەکانی لە ڕۆژی بەرهەمهێنانیەوە تا کۆتایەکەی لە 2 ساڵ نابێت زیاتر بێت. وەک ئێمە ئێستا لەم ڤیدۆیە کە ڕوونیەکەمەوە بۆتان و خۆشتان ئەتوانن بیبینن هەموو ڤیدۆکان هەمووی 2 ساڵ زیاتر نییە لەو ڕۆژەوەی بەرهەم ئەهێنرێت. ئەمانە هەمووی هەچ کەسێکی ویستی ئێمە لە خزمەتیان نەتوانین هەموو ڕۆژی داخڵبوونی لە ڕۆژی دروستکردنی بڵین وەرەقەی منشەئێوە یا وەرەقەی سەحەکەیەوە لەگەڵ ئەم تاریخانەیە مێژوانە هەمووی وەکو یەک بێت وەکەی بینین. هیچی 2009 تیان نییە، هیچی 2009 تیان نییە کە لە 2016 ئێمە بەدەستمان گەیشتووە یا 2015 بەدەستمان گەیشتووە یاوە تا 2007 تەواو بێ یاوە تا 2018 و بۆیە ئێمە لە کاردیناڵیش هەمیشە خواردنی زۆر نانین لەبەر ڕێگەی خەزن و چەند جاریش باسمان کردووە لەبەرەوەی ئەم شانە کۆن نەبێت و هەمیشە بە تازەی و بە پێشی بێن بە بەخێوکەران. ئەمە هەموو بەرهەمەکانن هەمووی جوان سەیریکەن بە ڕێزان و بیبینن. هەمووی 2007 و 2018 ئەمانە هەمووی کە لێرە ژەر عینەن تاریخن. ئەمە پاکەتەکانیەتی هەمووی بە هەمان شێوەیە و سریلاکیش بە هەمان شێوە، سریلاگەکانیش بە هەمان شێوە. بشوانستەوە بە سەریکین ئەمە تا با بیبینین. ئەمە زۆربەی هاوڕێیانیش ئاگادارن کە نەمان مابوو لە 2016 لە مانگی یەک کاشتەکانمان بەدەستگەیشت بۆی سەیریکەن. هەمووی ئەمان 2007ەیە. ئەمە کاردۆلینەکەیە، ئەمیشان 2007ەیە. ئەمە هی قازڵاق و ئەمیش 2007ەیە وەگەیبینن 2007 بۆی بیزانن ئەمانش ئەوانی کەیە بۆی جوان سەیریکەن. لەبەر ئەوە ئەبێ بەخێوکە زۆر ئاگادار بێ لە هەر بەرهەمێک کە ئیکڕێت لە هەر بەرهەمێک کە ئیکڕێت ئەبێ زۆر ئاگادار بێت لە 2 ساڵ زیاتری پێ نەبێ لەو ڕۆژەوەی بەرهەمەهێنرێ تا ڕۆژی کۆتایی یعنی تاریخی ئینتاج و ئینتیهایەکەی و زۆر سپاس.